سراكي روجالاتي كردستان خير بين بابل بر دزاري سيرين ذكي اويار ابين شيشي جگري امانكا كاتي باني بيروزا بكنا جوانا كان يكون دي سيلين بوي خوش دا ولا بيت شاديارو بردك يا الله خويا بنايتو اش بقول ريتو يا وار ورتانا بها وراني خوش اسم هیوادارم باش بن هاتمە وڵاتان بە بڵۆژێکی نوێ ئەمڕۆ سەردانی کوردستان ڕۆژهەڵاتمان کردوێتوانێت لە ئێران بەتەمای دوو جێگەین بڕۆن ئینشاءڵڵا یەکێکیان کرماشانە دوو گوندی سێلینە ئینشاءڵڵا ئێمە کاتێک گەگەیشتن شوێنی مەبەست لە خزمەتان نابین و دەستەکەین بە گواستنەوەی دیمەنەتوانەکانی کرماشان و گوندی سێلین بۆ ئەوی خۆشەویست و کەوەکو باسی شەکرێک گەڵەن گوندی سێلین یەکێکە لەو شوێنانەی هاوتای سویسرا نەمان بینیوە ماچین بۆ بینینی ئەو شوێنانە و ئینشاڵڵا کەشێیشتنە شوێنی مەبەست دیمەنە جوانەکانی گوندی سێلین و کرماشان بۆ ئەوەی خۆشەویست ئەگوازینەوە بەڵێ هاوڕانی خۆشەویستم دوایەوەی کەنانمان خوارد بێەوە ناخۆش تر هاتوونێتە دەرەوانێ بۆ ئەوەی چاوەڕێی ئۆتۆمبیلەکە بکەین و تەلەفۆنمان بۆ کردن بۆ ئەوەی ئینشاڵڵا ئێمە بڕۆین بەرەو گوندی سێلین کە قەرار وایە ئینشاءڵڵا بشەو لەوێ بمێنینەوەنە بێ ئەوە ناخۆش کە وەسفیشکە کرێ ئەڵەن ئەمە سویسراکەی ڕۆژهەڵاتی کوردستانە پش بەخوای گەورەکە گەیشتی نەشوێنی مەبەست لەوێ دیمەنە جوانەکانی گوندی سێلین بۆ ئێوەی خۆشەویست ئەگوازینەوەنێ و لەگەڵ هاوڕانی خۆشەویست دووبارتە هاتینەوە بۆ پیزا خۆشەکەی شاروەند و ئینشاءڵڵا ڕێک چێژ لەو پیزا خۆشە بینین کە هەمیشە سەردانێکەن و هێودارم ئێوەش ڕۆژێک بێ سەردانەکەن شانی وەیەکە بی خۆشەویستم لە دەرەجەی گەشتەکەمانە سەرێکماندایەوە لە پیرشادیار و کەمە دیمانی بۆ یەک خۆشەویستە گوازمانی و وەردەوەردە دەستەکەنەوە گا دەردە دەستەکەنە بە گواستنە دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوە ئەم یاریگای ڕۆژهەڵاتی کوردستانێکە لە هەورەمانی تەختە و کە بەشێک لەو ڤیدیۆانێکە بڵاو بێتەوانێ ئەم یاریگایە و منش بۆ ئێوەی خۆشەویستی گوازمەوە
ما مساجان وتوي بشي أو تبي كيو تكوي هذا بشي أو تبي جوار دواي كينا قدي سلين إن شاء الله كجيشنا شوي ما بس والله من ديمان جوان كان بيو خوش يسباز مو بيبشت عنكم فرموا بخير بين بابا البر دواي ما دون يتزور يشتي نقول السالينو يا ما هؤلاء أودي ما نجوان عليه كلا نقول السالينو اليوم وشيء ايش دوانا كان يكون السالينو من الهول دمكا ديما نتوانى كان يكون دي سيلين بوي خوشيز قواس مانيو بدوام لا قواسني ديما كان بوي خوشيز وكاسة حاليا سفر دي فارينو كي يكون دي سيلين طبعا هاورانی خۆشەویستم بەڕاستی زۆر هەوڵێ تا خزمەت بە ئێوەی خۆشەویستکەم و جوانیەکانی گوندی سێلین کە لە ڕاگەاندنەکانە بە سویسراکەی ڕۆژهەڵاتی کوردستان ناسراوە من هەوڵێم بەڕاستی دیمەنە جوانەکان بۆی خۆشەویست گواسمانە بەڵام بەداخوانێ بەوەی ئێمە کەمێک تەخیر بووین لە ڕێگە و ماندووش بووین و ڕێگە زۆر قەرەباڵغ بوو بەهۆی ئەوەی کە فیستیڤاڵ پیشالیار دووبارە لە هەورەبانی تەختەکرێتەوە بۆ دۆمین جار وەکو باسمان کردبوو لە ڕابردووشە ئەمە بۆ هۆی ئەوەی ئێمە دواکەین بەڕاستی بۆ گوندی سێلین بەڵام من لە هەوڵێم خزمەت بەوەی خۆشەویستکەم و دیمەنە جوانەکان لە دیمەنە جوانەکان ئێوە بەبەش نەکەم بخير بين بو گوندی سێلین کاگارا چۆنی سڵاو ڕێزی زۆر سپاس کاگارا تەمان هاوڕێن خۆشەویستم بۆم باز نەکردن سەفەرم زۆر لەگەڵا کردم ماشەڵڵا سە بووە بە پیاکی پیاوانە و هیوای تەمەندرێژی بۆ خوازە تەلەبەی نوێیە و هەمیشە من هانێ و تەلەبانەیەم لە ژیانمدا کە لەو مەجاالەی خۆیانە بەرەو پێشەوە بڕۆم بۆی داهاتوێکی پشنگدار چاوەڕیان کە دووبارە بەخێر بێنەوە بۆ گوندی سێلینی جوان تەڵقی دینیتان بەشێک لە گەشتەکەمان لە گوندی سێلین ئێمە وردە و داچینە ماڵەوانێ بۆ ئەوەی کەمە ئیسراحەت بکەین و وەروە ئامادەکاریکەین بۆ بەیانی کە بە تەمای کرماشانی خوش بەخوای گەورە ئینشاءڵڵا لەگەڵما بێنەوە لە تا بەیانی و خزمەتتان ناگەین بۆ درێژەدان بە گەشتەکەمان و بڵۆگەکەمان ئێوارانی سێلین بە کاتی ئێوارە و بانگی پیرۆزی ئێوارەیە دوایەوەی کە گەڕاینەوانەیە تر لە کاتی نێژوشتت کاگەوانمان سەرپەرشتی خواردنەکەمان باکە ئەو لە شەی ساق بێت و شێکدەوای ئەڵە دەسپریشی خۆشە بۆ خواردن ئامادەکردن کاکدام سڵاو لێ بێت و مەمنونی تۆی تاوان ئەمڕۆ هیوادارم خواردنەکەمان بە لەزەت دەرکێت و ئێستا خەریکی هەڵکەزانی برێ مریشکەکەی وایە پشتیوان بە خواجارەوە مریشکەکەی وا بۆ هین کرێن ئینشاڵڵا دەستی خۆش بێ خۆم بەفرە ئەو من لێم لێم نا من هابوو بە پاڵوڵڵە حام چوو
ما فيري برنج لينا دم أما دوان الشيف شيف دوان فيري كردوم إن شاء الله إن شاء الله فيري برنج لينا كردوم وتلم ودو برنج سامبول لينا ما مزانا هربجي براني حلك يا ماما راني حلي راني بيخو شيبو خۆشە بەیانی تان باش هاوڕانی خۆشەویستم هیوادارم باش بن ئاش بەیانانی گوندی سێلین و هیوادارم بە دڵتان بێت ئەمەش بەیانیە ئەنی سێلین بانیتان باش دوای ئەوەی کە لە سێلین هاتینە دەرەوانێ ئێستا گەشتونەتە پاوە و ئینشەڵا نانێکی بەیانیە خۆینی و ئەڕێین بەرەو کرماشان و لەگەڵما بێنەوەنە تا کۆتایی گەشتی ناخوازنین و تۆسی شیشی جگەری ئەمانکە بە هەر هەموو شیشە جگەرەکەی وان پلە جگەری لە ئێمە ناکات بەخێرن بە پاوە سڵاوی خوای گەورەتان لەبێ هاوڕێن گەیشتی هینا کرماشان تا قوستان بەڵ هاوڕانی خۆشویستم ئێمە لە ڕاستیدا نیاکمان هەبوو کە لە کرماشان بمێنینەوەنە بەڵام بەهۆی ئەوەی کە خەڵکی ناو کرماشان چوونەتە ناو لاهیجان و ئانۆ بەتەمان لە ناو فیستیڤاڵ بیشالەر بەشداری کردو ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ ئێمە ئەوێمان بەجێشت بۆ تەمان چووکە ئێمە لەمانی دووە بەشداریمان کردبوو لە فیستیڤاڵ بیشالەر بە پێیسمان نەزانی بەشداریکەینوانێ بۆ ئێمە هاتیم بۆ کرماشان و ئیتر پاشان ویسمان لە کرماشان ژمێنین بۆیە کە خەڵکەکەیتر لە کرماشان نەماوەتوانە بازار سۆڵە بۆ ئێوە پێویستمان زانی کەمەگی لێرە بمێنینەوانێ پاشان هەنگاون بنێ بەرەو شاری سنە و ئیشاءالله کە گەشتینە شاری سنە دوای تاقوستان لەوێش بە خزمەتانەگەم و تر کۆتایی با بڵۆگەکە هاێنین ئێمە وەردە بەردەوامین لە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست و لەگەڵما بێنەوە تا کۆتایی بڵۆگەکە و لە خزمەتان هاین بەشە سوورە و زمانانانەی کە لە کرماشان و تاقوستان بۆ یەک خۆشەویستی دواسەوانی ئینشاءالله وەردەوەدە بەڕێکەوە چین بەرەو شاری سنە و لەوێ بڵۆگ بەردەوامە سڵاو لە هاوڕانی خۆشەویست لە کرماشانەوانێ هەنگاوانە و ئێستا گەشتین بتە شاری سنە و وەردەوەتە دەستەکەینەوە بە گواستنەوەی دیمەنەکە بۆ ئێوەی خۆشەویست تا کۆتایی بڵۆگەکە لەگەڵما بن لە درێژەی گەشتەکەمانە سەردانێکی پارکی ئاویارمانە کرد لە سنە
نسی پای ان شاء الله سردانێکی ئەم پردە هەڵوەسراوە شەکەین لە شاری سنە. سڵاوتان لێبێ بدە ناشیناچی هێزە بوو. لە پارکی ئاویاری انشاءالله ئەگە تەعاان نەترسم سواری پردەکەی ئاویار ئەبین لەم سەرتاوە بەر و انشاءالله کە گەیشتینە سەر پردەکە دیمەنە جوانەکانی ناو سنەش بۆ یەوەی خۆشەویستە گوازینەوە. هەورە زۆر سامیە وەڵی من کێشەی فۆبیام هەیە بەتەعاان لەواشێ نەتوان سەرکەوم بەڵام هەر هەوڵێم تۆزی دیمەنتان بۆ گوازمانی تۆزە بکمە پێشوانێ زیاتر نا. ئەمەش بەشە هاوڕیان کاتی چون لەسەر پردەکەی یا ئەڵڵا خوایە بە ناوی تۆ. ڕاستی ئەسترسم بۆچی بوو بەچنەوە؟ هارا تۆ پێشکۆ هارا تۆ پێشکۆ ها؟ ئەترسێ بەخوا من ناوێرم ئەوان دوانەیەک لێ قورستنە بەوێستا جارە پاشە کشەم گەرم لێر یا الله یا الله یا الله یا الله یا الله ڕێوە چێرە لەرێتەوە چی؟ وەی براجانەوە چییە؟ وەڵی ناتوانم بەقورعان ناوێرم واوجين تراجع نبدواني كاكا مش ميدوان كاكا ولا بعد كاكا تو تاي بيشم كي باش بقول ريت يا واد بقر عنات وانا ما كان سير يخوم سنەش کاتی بانگی پیرۆزە بە کاتی سنە لە پاشی ئاویار. دوایکە نوێژەکەمان کرد و خۆی گوێرە قوبوڵی کات تبردەوە داگەڕێنەوانێ بەرە و ئۆتێلەکە بۆ ئەوەی کەم ئیسراحەت کەین و نانێک بخۆین و خۆمان ئامادەکەین بەرە و ماڵئاوایی لە شاری سنەش ئەگەر شتێکی تایبەتمان هەبوو ئینشاءڵڵا سبەینێ بێ یان شەوە بێ بۆ ئێوەی خۆشەویستە گوازینەوانێ شەوانی شاری سنە. باش هاوڕێیان و هیوادارم باش بن مەش بەیانانی سنە.
طبعا هاورا يعني خۆشەویستم دوای ئەوەی کە ئێمە شەو لە ئەوتێلەکە ئەماینەوانێ ئیدی کاتێواتەوە سەرێک لە بازارگە سینە بین و تا کۆتایی بڵاگەکە لەگەڵمان بێنوانێ ئینشەڵڵا بەهوام دیمەنی جواب بۆی خۆشەویست وڵاتی گەشتی دوودەجارەکەی سێرین وەکەهاتینەوە بەرەو شاری سنە هیوادارم خالی بێتم دیمەرگی جوانم بۆی و خۆشەویست باش بێتوانێت تا بڵۆکێکی تر سپادەی خوا بن ماڵاوێ داریمان بە گەشتاکی هێنا بۆ جاری دووەم و گەڕاینەوانێ بۆ خاکی عێراق هەرێمی کوردستان